بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بنێرانی بەڕێز و خۆشەوی دوای نزیکەی 4 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تاوەکو ئێستا لایەنە سیاسیەکان لەسەر پێکهێنانی کابینەوەی حکوومەتی هەرێم و دیاریکردنی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ڕێک نەکەوتن. پەیماندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی پارێزەر سیروان حەمەشەریف توێژەر لە ناوەندی چاوی کورد هەروە لە هەولێرەوە سەرتیب جەوهەر کادیری پێشکەوتووی یەکێتی نیشتمانی کوردستان تاوتوێ ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینێ. پێکنەهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان نزیک دەبێتەوە لە 4 مانگ، بەڵام تا ئێستا لایەنە سیاسیەکانی کوردستان نەگەیشتونەتە هیچ ڕێکەوتنێک، هیچ وادەیەکیش دیار نییە کە ئاخۆکەی کابینەی تازەی هەرێمی کوردستان دەست بەکار دەبێت. چاودێرێکی سیاسیش دەڵێت بەهۆی نەبوونی دەستور و سەروەری یاسا درەنگ پێکهێنانی کابینەکانی حکوومەتی هەرێم بووەتە نەریت. هەرێمی کوردستان وەکو خەڵکی هەرێمی کوردستان پێویستی ما بەوەیە حکوومەتێکی نوێر بێتە کایەوە بۆ ئەو حکوومەتە بتوانێت ئەو بەرنامەی کە بۆ دانراوە بتوانێت بەرنامەکە جێبەجێ بکە. بەداخەوە بەرژەوەندی حزبی زاڵە بەسەر بەرژەوەندی حکوومەت و بەرژەوەندی گەل بە شێوەیەکی گشتی. دەبەرەوەی بەرژەوەندی تایبەتەکان زاڵن بۆیە ئەو شێشانش سەر هەڵدەدەن چکە یاسایەک ڕێسایەک دەستورێک نییە ڕێگری لەوە بکاتن یا ئەو مەسایلانە جێبەجێ بکە. بیانووی لایەنە سیاسیەکان بۆ درەنگ پێکهێنانی کابینەی پێشووی حکوومەتی هەرێم ناسەقامگیری ئەمنی و دارایی و سیاسی کوردستان بوو، بەڵام بۆ ئەمجارە ئەو پاساوەشیان نەماوە. ئەوەی کەوا پێکهێنانی حکوومەتی دواخستووە بریتێ لە ئێستحقاقی ئینتخابی بینی حیزبەکان، بریتێ لەو شێوازە دابەشکردنەی پۆستەکانی حکوومەت کە لە نێوان ئەحزابی بەتایبەتی دوو حزبی دەسەڵاتدار کێشەی تێکەوتووە. بەڕاستی ئەوە جێگەی قبولکردنیە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان، چونکە خەڵکی دەنجی بۆ ئەوە نەداوە لە هەڵبژاردندا کە دواتر حیزبەکان لەسەر پۆستەکان شەڕ بکەن. خەڵکی دەنجی بۆ ئەوە داوە کە وەزبێشی نوێ خەڵکێکی نوێ بێتە دەسەڵات، دەساودەسی دەسەڵات بکرێت بۆی کە پلان و پرۆژەی نوێ بێتەکە کە خزمەتکردنی هاوڵاتیان تێدا بەرجەستە بێ. ئێمە ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکان لەسەر پۆستەکانی حکوومەتی هەرێم و دەست بەکار نەبوونی پەرلەمان و حکوومەت ناسەقامگیری لە بازار دروست کردووە، هاوڵاتیانیشی بێ ئومێد کردووە. ئەمە لە کاتێکدا بەپێی یاسا دەبێت لە یەکەمین دانیشتنی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکاتی هەڵبژێردرێت و گەورەترین کوتلەی پەرلەمان بۆ پێکهێنانی حکوومەت ڕاست پێدرێت، بەڵام نزیکەی 4 مانگ تێدەپەڕێت بەسەر هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. هێشتان بەهۆی ڕێکنەکەوتنی لایەنەکان نە دەستەی سەرۆکاتی پەرلەمان نە حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەکار نەبووە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. کاک سیروان بەخێر بێنە گەسەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین و قسە لەسەرەوە بکەین بۆچی هۆکارەکانی پێکنهێنانی حکوومەت چییە و کێ بەرپرسیارە لە پێکنهێنانی حکوومەت. بەڵێ بەناوی خوا سوپاس بۆ دەرفەتەکەی جەناب سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ ئەو بینەر و بیسەرانی کە دەنگ و ڕەنگی ئەمە بیسن و پەنا بەخوا بتوانین 4 قسەی مفید بکەین. لە ڕاستیە ئەتوانم بڵێم ئەو حیزبە سیاسیانی کە دەنگیان هێناوە بەدەرنین لەم کۆمەڵگای کە هەڵقۆڵاوی کۆمەلگای خۆمانن، ڕنگدانەوەی کۆمەلگای خۆمانن، بۆیە تەمسیلی کۆمەلگای ئێمەکەن. بەداخەوە لە کۆمەلگای ئێمە تا ئێستا وەکەڵی عەقڵیەتی دیموکراسی زاڵ نەبووە بەسەر تاکێکی شەرقیە کە ئێمە بەشێکین لە تاکە ڕۆژهەڵاتیە کە وەکەڵێ باگراوەندێکی زۆرمان هەیە لەگەڵ خۆرهەڵاتە. وەگەرنا ئەگەر ئێمە وەکەڵێ هەرێمێکی ئەوروپی بووینە، ئەگەر بە تاموچێژی دیموکراسیمان بکردایە زۆر ئاسان بوو بەلامانەوە حیزبێک با لە پێشووتر کورسیەکی زۆری بێنە لەم هەڵبژاردنا کورسی کەمی هێنا، قەناعەتی کرد ئەوەی کە عەرەبی ئەڵێ ئیستیحقاقی ئینتیخابات، قەناعەتی بە ئەنجامی هەڵبژاردنەکانی خۆی ئەکرد لەبری ئەوەی مماتەلە بە کاتەوە بکات، لەبری ئەوەی مماتەلە بە بۆ نمونە داوای پۆسێ بکات کە لە سەرووی دەسەڵات و لە سەرووی وەکەڵێ سەنگ و پێگەی خۆیەوە بێ بە پێچەوانەوە خۆی ئامادە ئەکرد بە خۆداچوونەوەی ئەکردەوە لە هۆکارەکان ئەکۆڵیوە کە بۆچی دەنگی کەم هێناوە، بۆ نمونە بۆچی خەڵکەکانی خۆی
وەکەڵێ سزایان داوە لەوان ئەکۆڵیەوە و ئەیتوانی چارەسەری برینەکان بکات. ئێمە بینین حیزب لە هیچەوە دروستە بێ چەند کورسی پەرلەمانێنێ ئەسڵەن شتێک نیە ناوی حیزب بێ سێرێکی لە هەرێمی کوردستان ئێمە لەپڕ دروستە بێ چەندین کورسی پەرلەمانێنێ بۆ ئەمە ئەتوانێ بێنێ بۆ حیزب کۆنەکان ناتوانن بێنن دیارە پێویستی بە خۆداچوونەوە هەیە بەڵام بەداخەوە تا ئیستا وەک پێویست نەکراوە و ئێمە ئومێد دەکەین بەڵام ئەوەی کە گرنگە لە ڕاستیە کاک حەکیمێنی ئێمە من ڕووی دەمم ئاراسی لەسەر پارتی وێکێتی هەردووکیانە یعنی یان ئەبێ ڕێکەون یان ئەبێ ڕێکەون چونکە ئێمە وەکەڵێ واقع و بینین جیاوازە لە بیستن و ویستن تێکەی لە نیەتم ینی ئەوەی وەک عەرە بەڵێ لەیسە الخەبەر و کەلعەیان ئەوە جیاوازە کە جەنابەت بۆ منی گێڕێتەوە ئەوە جیاوازە کە من خۆم بەچاوی بینیم ئێمە بەچاو بینیمان پارتی وێکێتی لە سەردەمێکە کە ویستیان یەک بتوێنەوە وەک عەرە بەڵێ یەک مەحو بکەن یەک کۆتایی پێبێنن لە شەستەکان و سیراعێکەیە لە نێوان بینی پارتی وێکێتە کە جەلالی و مەلاییە دواتر لە نەوەدەکانە بینیمان یعنی یەکێتی ئەوەی کێروی بەرز بۆ هەر لەم سلێمانی ئێمە کە قسەی تێ ئاکەین لە هەولێری پایتەختە لە پشدەرە لە گەرمیانە لە هەموو ئەم منتیقانە لە پارێزگای هەڵەبجە پارتیەک نەبوو ڕێبایەکی پارتی نەبوو تەنها ئەوەی کە بەدەست پارتیەوە مابوو پارێزگای دهۆک بوو کە بەراورد بەمانە وەک قەزایەک وایە بەدەر لە مەژێنی بەرپرسێکی عسکەری یەکێتی ئیشارەت یەکدەی ئەو ماڵی مەسئول بەرزانیم شەوەی گرم و کۆتایی پێهێنم بەڵام سیرەکەی لە ماوەیەکی کەمە ینی جادووەکە بەسەر جادوبازەکە ئەگەردەوە عەرە بەڵێ ئینقەلەبە السحر عەلە الساحر ئەوەی کە عەقڵی خەڵک تەسەوری ناکرد پارتی هات هەولێر و هەموو کوردستانی کۆنتڕۆڵ کردەوە خەڵکێکە ئەگەر لە سیاسەتی نەزانیا ئەوت یەکێتی کۆتایی پێهاتەوە شتێک نەماناوی یەکێتی بێ بەڵام سێرەکەی چل ڕۆژی پێ ناچێ دیسان یەکێتی بە قووەتێکی ترۆیەتەوە ناو ساحەکە و هەتا سنووری وەگەڵە دیێگەڵە کۆنتڕۆڵ ئەکاتەوە بۆیە ئێمە چەند ئەزمون تەجروبەی تاڵمان هەیە لەگەڵ خوا نەکردە شەڕی ناوخوا لەگەڵ نەیاریکردنە من لەگەڵ ئەوام هەر حیزبێک وەکەڵێ هەر حیزبێک ئازادە کەسبی دەنگدەری خۆی بکە حەز بە کورسی زیادکردنی خۆی بکە بەڵام لەسەر ئەساسی ئەوە بێ بە خۆداچوونەوە بە خۆی بکە نەک بەرامبەر سڕینەوە بەڵێ بەس ئێستا چێ بەرپرسیارە ئایا پارتی وەکو مەسەلەن پێکێنەری یەکەم بەرپرسیارە یاخود مەسەلەن لایەنەکانی تر بە بۆ چوونی بەڕێزت کە کابینەی حکومەت ئەوەندە دواکەوتووە ئەزانی ئێمە کە دەرفەتێکمان بۆ خۆڵخاوە قسەکەین و خەڵکی گوێمان لێگرێ حەق نییە شتێک بڵێن خوانەکەدا کایەکە لە پارتی وێکێتی تێک بدەین حەقوای ئێمە شتێک بڵێن کە پارتی وێکێتی هەم سەرنجیان بۆ ڕاکێشین هەم واقعەکەیان پێ بڵێن کە ئەزمونێکی تاڵ چاوەڕۆن ئێمە کە ئەگەر وەکەڵێگەر ڕێک نەکەون بەڵام ئەگەر بە ئینساف وەک عەرە بەڵێ لەو ئەنسەفە ناز لەسەرا حەلقاسی ئەگەر سیر بکەی پارتی ئەگەر لەگەڵ ئەوەی کە 45 کورسی پارلەمانیانە ئەگەر غوروری سیاسی هەبوایە ئەگەر بیوتە من لەگەڵ یەکێتی دانانیشم لەگەڵ بۆ نمونە زودنەوەی گۆڕان دانانیشم لەگەڵ کۆمەڵی ئیسلامی دانانیشم تەنانەت لەگەڵ ئەو حیزبەی کە یەک کورسی پەرلەمانی شینیە پارتی دانیشێ ئامادەی دانیشتنە ئەڵێ تا دوێنێ ئێمە نەیاری یەک بین با ئێمڕۆ یاری یەک بین نەخێر ئەگەر پێت خۆشە یعنی فەرم وەرە بەرەکەی من و حکومەت تەشکیل بکەین ئەگەر بەرەکەی منیشت پێ خۆش نییە ئیتر بە پێی یاسایی خوا ئەفەرمێ ئین ئەرضی واسعە فإياي فرهبون ئەوە زەوی خوا فراوانە حکومەت هەیە بەرەی و حکومەت هەیە فەرمو لەگەڵ منابە لەگەڵ منیشان ناوی بەرەی ئۆپۆزیسیۆن هەیە فەرمو ڕابەرایەتی ئەو حیزبانە بکە کە ئەیانەوێ بەرەی ئۆپۆزیسیۆن بن کاتێک کە هەر حیزبێکی سیاسی لە بەرەی حکومەت هەڵنابژێرێ لە بەرەی ئۆپۆزیسیۆنیش هەڵنابژێرێ ئەو حەقوای خەڵکی هەرێمی کوردستان لە ڕاستیە وەکەڵێ هەم نیشانەی پرسیاریان لەسەری بێ هەم بۆ دەنگدانی داهاتوو کە ئێمە چەندین دەنگدانی پێ دوای براوی کەم تەرخەم نیە بە بۆ چوونی بەڕێزت بەخوا ئەزانی شۆنە وەک عەرزم کردی ئەگەر گەڕی دانوستانەکانی نەکردایە پارتی کەم تەرخەم بوو بەڵام بە حکمی ئەوەی کە پارتی گەڕی دانوستانەکانی کردووە هەموو سەرکردەکان ئەوانەی کە وەکەڵێ قەڵەمیان بەدەستە ڕقەمیان بەدەستە ناو پارتیە هەمویان ئەڵێن ئێمە گەشتبینین بە دانیشتنەکان و ئەمەل بڕاو نەبوون بۆ دەتوانم بڵێم پارتی تا حدێک وەزیفەی خۆی ئەدا کردووە وەک عەرە بەڵێ سوپاس دەکەم دۆتەگرێم و لای بەڕێز دەگە بچینە لای کاک سەرتیب سوپاس بۆ بەڕێزیشتان سەبارەت بە پەیوەندیەکانی یەکێتی و پارتی ئایا گەیشتوتە قۆناغی ئاساییکردنەوە ئەوەی تێپەڕاندووە کە کۆمەڵێک گرژیە بوو ئێستا بێتە سەر وردەکاریەکانی پێکێنانی حکومەت دەمەوێت سەرەتا باس لە مەسلەی گفتوگۆکانی پێکێنانی حکومەت بکەم بە شێوێکی گشتی قۆناغێکی دیکە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕەنگە دەست پێ بکە ئەم گفتوگویانە ئێستا بەڕێوە دەسێت لە نێوان پارتی و کۆمەڵێک لایەن دیکە و پارتی ویچێتی هەیە ئەوەی پەیوەندی بە پارتی و لایەنەکانیترەوەیە دەتوانین بکەینە دوو بەش لە نێوان پارتی و گۆڕان زیاتر مناقەشەکان لەسەر مەسلەی دابەشکردنی پۆست و پلە و هەندێک دەسەڵات و دەتوانین بڵێن گۆڕان پێداگیر لەسەر ڕەنگە بێوێت بەشێک لە بەرنامەی حزبی خۆی بخاتنەوە بەرنامەی کاری حکوومەت چونکە گۆڕان لە باردۆخشینا سەقامگیردایە و دانەوێ بەم هۆیەوە جۆرێک لە هەستانەوە دروستکەن ئەوەی تریان لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە و ئەو گفتوگویانەی کۆمەڵی ئیسلامی ڕەنگە جگە لە مەسلەی دابشکردنی پۆست مەبادیئی
حکومڕانی لە هەرێمی کوردستان لەخۆ بگرێ گفتوگۆ ئەسڵیەکەی کە پەیوەندی بە پێکەنانی حکومڕانیەوەی ئەوەی کە لە واقعدا کاریگەری گەورەی هەیە و بەبێ ئەوە ناکرێ ئەوەیە کە لە نێوان پارتی وێژێتیدایە گفتوگۆی پارتی وێژێتی لەسەر ئایندەی هەرێمی کوردستان و ئیدارەدانی کۆمەڵێک پرس و بابەتێک کە کەڵەکە بوون لەسەریەک و چارەسەر نەکراوە لە ڕابردوو و گرفتی دیکەشی هاتووت سەر بەتایبەت گرفتی دوای ڕووداوەکانی لێکەوتەکانی ڕفراندۆم ئەوەی کە بەسەر کورددا هات و هەروەها بەغدا ڕەنگە یەکێتی لەم قۆناغەدا باس لە مەسلەی داڕشنەوە ڕێکەوتنێکی نوێ بکە لەگەڵ پارتی بۆ شێوازی ئیدارەدان لە هەرێمی کوردستان و یەکلایکردنەوەی پرسی کەرکووک و چۆنەتی بێکە و کارکردنی پارتی وێچێتی و لایەنەکانی تر لە بەغدا ئەوەی پەیوەندی بەگەر لە بەغداوە دەست پێ بکەم ئەوەی پەیوەندی بە بەغداوە دوو شەقێکیانەوەیە وەزارەتی عادل یەکلایی بێتەوە من پێم وایە کاندیدەکە و عادل عەبدولمەهدی ڕەوانی پەرلەمانی کردووە جۆرێک لە ڕێکەوتن هەبوو لە نێوان پارتی وێژێتی کە کاندیدێکی کە جگە لە کاک خالی شوانی بێت کاندیدەکە پێشکەش کرا بەڵام ئەمڕۆ ئێمە بیستمان کە مەلا بەشیر کە جێگیری سەرۆکی پەرلەمانی عەرقەلەی بۆ گرفتی بۆ بەرنامەی کاری پەرلەمان دروست کردو و نەخراوەتە بەرنامەی کاری پەرلەمانی بەشەکەی تریا هەر لە بەغدا ئەوەی کە هاوپەیمانیەک دروست کرد لەوان پارتی وێژێتی و لایەنەکان بۆ ئیدارەی مەلەفی کورد لە بەغدا بدرێ ئەستحقاقی کورد ئەوەی پەیوەندی بە دەستور و بە کۆمەڵێک بابەترێ کە چەند ساڵە باس دەکرێ مادەی 140 لە پێشمەرگەیە ئستحقاقی کورد لە بەغدا بە پارە ئیتر ئەوانیتر ئەوەی کەرکووکەوە دیارە محافظ و کۆمەڵێک پرسی دیکەی کە پەیوەندی بە ناوخۆی کەرکووکەوە لە دوای دانانی پارێزگاری نوێی کەرکووک مەفروض لە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ پارتی زۆرێک لە نوینواندا ئەوە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە یاری ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە گرفتە گەورەکەیە گرفتە گەورەکە لەوەیە یەکێتی گفتوگۆکانی لەگەڵ پارتی لەسەر دوو تەوەر دەکات تەوەری چەند تا ئێستا گفتوگۆی لەسەر نەکراوە بە هیچ شێوەیەک ئەوەی بڵاو کراوەتەوە لە ئەعلام هیچی ڕاز نییە مەسەلەی دابەشکردنی پۆستەکانە هیچ بە هیچ شێوەیەک نە کەس کاندیدە و نە پۆستەکان دیاری کراون نە ئەسڵەن باس لە وەزارەت و دابەشکردن کراوە بەش یەکەمیان باس کراوە بریتیە لە هەوڵدان بۆ گەیشتن بە ڕێکەوتنێک کە چوارچێوێکی نوێ لەخۆ بگرێ بنەمای نوێ لەخۆ بگرێ بۆ شێوازی ئیدارەدان و بێکەوە کارکردن و بڕیاردان لە هەرێمیدا لە ماوەی 10 ساڵی 8 ساڵ ڕابردوو بڵێ دواتر قسە سەر و ڕێکەوەی کە ماگەر زەحمەت نەبێ لە ماوەی 8 ساڵ ڕابردوو ئەوە 8 ساڵ ڕابردوو تێبینی و گلەی و گازەندەی زۆر لەسەر ئیدارەدان لە هەرێمی کوردستان هەبووە لەسەر مەسەلەی نەوت کەس نازانێت نەوتی کوردستان چۆن دەفرۆشێ و نە شەفافە و ئێمە نازانین چۆن دەفرۆشێ گەر ڕێکەوتنەکەی لەگەڵ بەغدا بکرێ 250,000 بەرمیل ڕەوانی بەغدا بکرێ ئەوە ڕەنگە من لە ڕێی سۆمەوە 250 مەسیری 250,000 بەرمیل بزانێت ئەوی تری نازانین چۆن دەفرۆشێ ئەو پارەی چۆن دەگەڕێت و هەرێم بە چەند دەفرۆشێ کەس نایزانێ مەسەلەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستانە هەم فەرمانگەکە بۆ فەرمانگەیەکی پارتی ینی وەکو مەقڕێکی پارتی لە هاتووە هەمیش عیلاقاتی هەرێم زیاتر پارتی وازی هەیە لەم ڕۆژانی ڕابردوو چەند وەفت هاتووتە هەرێمی کوردستان جگە لە پارتی کەستری نەبینیوە سەرۆکی پارتی بینیوە کوڕەکەی و برازایەکەی بینیوە ینی مەسرور بارزانی کە ئێستا کاندیدە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و نەسیروان بارزانیش بینیوە کە خۆی ئێستا هەم سەرۆک وەزیران و هەم جێگیری سەرۆکی پارتیە لە مەسەلەکانی تری کە پەیوەندی بە پێشمەرگە بە شێوازی کارکردنی حکوومەت و لە هەمووی گرنگتر مەسەلەی بڕیاردان لە هەرێمی کوردستان خۆ لە ڕابردوو پارتی دەتوانین بڵێن واجهەی بڕیاردان بۆ لە هەرێمی کوردستان کە پەیوەندی پارتی و لایەنە سیاسەکانی عێراق خراپ بۆ پەیوەندی هەرێمی کوردستان و عێراقش خراپ بۆ پەیوەندی پارتی لەگەڵ ئێران تۆپێک دەگرێت هەرێمی کوردستان کە ناحەقە لەوەدا پارتی لە ئەنجومەنی وەزیران مەلای حکوومەت بەیانێک دەردەکات هەڕەشە لە ئێران دەکات کاتێک کە سوپای تورک دەیان بنکەی سوپای تورک دەیان بنکەی لە هەرێمی کوردستان هەیە و دەیان بنکەی مید لە کوردستان هەیە کەس قسەی دەنجی لێوە نایە ئەوانە هەمووی قەیدی مناقەشەن و لەوانەیە یەکێتی لەمە زیاتر تەحمل نەکەوە ئەگەر تەحمل لەوە زیاتر بکە ڕەنگە زەرێریش زۆر بە قاعیدەی جەماوەریەکەی بکەی بەڵام پێدەچێت جۆرێک لە تەفاهماتی نوێی هەبێ لە نێوان پارتی وێچێتی ینی خاوبوونەوەیەک دروست بوو لە نێوان پارتی وێچێتی من پێم وایە سەرنجام دەگەونە ڕێکەوتن چونکە ناوخۆی پارتیش سەقام ژیر نیە ئێستا ڕەنگەوە عامل مساعد بێ بەوەی بگەونە ڕێکەوتن بەڵێ بەس سەبارەت بەوەی کە ئێستا پارتی وێچێتی قۆناغی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان تێپەڕاندەوەی کە پێشتر لەسەر کادیرەکانشان پەیوەندیەکان زیاتر ئاڵاوز بووەمەوە و کادیرانش ئازاد کران زانی چۆنە بڵێ زۆر بە ئازاد کراوە بازم یەک دوانێک ماون مشکلی تریان هەیە زانی مەوزوع لە کوردستان چیە ئێمە دەبێ حقیقەتێکی لە بەرچاومان بێ نە پارتی بەبێ یەکێتی و نە یەکێتیش بێ پارتی دەتوانێت حکومڕای لە هەرێمی کوردستان بکە ئەوە پەیوەندی بە عومقی ئیقلیمی و بە مەسەلەی چەک و پارە و یعنی ڕیشەی ڕابردوو هەموو ئەوانە بێکەوە بەسەریەکەوە وا دەکات بڵین کاکە نە پارتی دەتوانێت بەبێ یەکێتی حکومڕانی بکە نە پارتی ئەو حقەتە باش تێگەیشتووە یەکێتیش ئەو حقەتە باش تێگەیشتووە مادەم هەردوو لا تێگەیشتون مەفروض هەردوو لا سیغەیەکی نوێ بدۆزنەوە بۆ ئەوەی
مەسەلەی بڕیاردان پارتی بەتەنها لە کوردستان بڕیار نەدا لە حیز پرسێک کە پەیوەندی بە چارنووسی خەڵکی کوردستانەوەیە لە دەرەوەی پەرلەمان بڕیاردا ڕیفراندۆم بکرێت ئەوە ناکرێت لە دەرەوەی پەرلەمان بڕیار بدە ڕیفراندۆم بکرێت ئەوە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە چێ وازی هەیە ئەم بڕیارە بوو کە سەری ئەم ملەتی خوارد و کەرکووکمان لەدەستدا و ناوچە دابڕاوەکمان دابڕێدراوەکانی کوردستان لە ڕووی سەربازی لەدەستدا طبعاً پارتی مەسئول یەکەم بوو و بەشێک لێکی دیش مەسئول بوو مثلا چێ بڕیاردا نەوت سربەخۆ هەناردە بکرێ و مفاوزاتەکان ئالۆز بێت طبعاً پارتی وازی هەیە ئەم ئالۆزیە بوو بەشێک ڕەنگەیەکێتیش ناو حکوومەت و ئەمەش بەشدار بوو لەوە هەموو ئەوانەوە ماڵێ دەکا بڵێن بە تەنیا بڕیاردان لە هەرێمی کوردستان زەرەر بە هەموو خەڵکی کوردستان دەگەینێ مەفروزە کۆمەڵی ئیسلامی بەشدار بێ گۆڕان بەشدار بێ و یەکێتی بە پلەی یەکەم دەبێ بەشدار بێ چونکە گەریەکێتی لەمە دووە بەشداری بڕیاردان نەبێت لە هەرێمی کوردستان ئەو لاسەنجی ئێستا لە هەرێمی کوردستانەیە بەردەوام دەبێت بۆیە پارتی بە سەبەبی زروفی ناوەخۆیشی و بە سەبەبی ئەوەی کە کاندیدێکی نوێژیان خستوتە ڕۆژە بۆ بازاڕەوە کە مەسرور بارزانی کوڕی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لەوانەیە حەز بکەن حکوومەت زوو پێک بهێنرێ و مەسەلەی دوو کاندید بوونیشیان بۆ جێگری بۆ سەرۆکی هەرێم و سەرۆک وەزیران ئەوەش ڕەنگە پارتی حەز بکە هەرێم یەکەم جار دەستنیشان بکرێت قانونەکە بخرێتە پەرلەمانەوە بەڵێ دواتر دەگرێت مۆلای بەڕێز کاک سەرتیب قسەی زیاتر لەسەر دەگەین کاک سیرۆمگەر مۆلای بەڕێز ئەوەی کەم لە قسەکانی کاک سەرتیب تێگەشتمەوەی کە مەسەلەن ڕوویایەکێتی بۆ پێکهێنانی حکوومەت ئەوەیە کە بۆ نمونە سەرەتا ڕێکەوتنێک برێ کێشەکانی کەرکووک بەغداد مەسەلەی نەوت و ئەوانە ڕێکەوتنی لەسەر بکرێت اینجا مەسەلەن حکوومەت پێک بهێنرێت بەڵێ وڵی خۆیەکێتی حەقی خۆیەتی وەک فارسەڵێ جهدی پێغەمبەر دەرفەتح مەکە هەم کێ بۆ دەرحو بدنیا متهم تەنانەت پێغەمبەریش بۆ هەموو دەسەڵاتەوە ئەویست مەکە ڕزگار بکە ئەویست دەسەڵات بگرێتە دەست کێ گلەی لێ کراوە لەسەر ئەوەی کە بۆ تۆ حەزی لە ماڵی دنیاە بۆ تۆ حەزی لە پۆستە بۆ تۆ حەزی لە مەنسەبە بەڵام لێرە پرسیارە جەوهەریەکە ئەوەیە جا بەڕاست ئەگەر حیزبێکی سیاسی ئیمانی بەن ئەنجامی هەڵبژاردن نەبێ دەی ئێمە بۆ پرۆسی دیموکراسی ئەنجام بدەین دەی ئێمە بۆ حیزبێک کێرڤەکانی دابەزێ لەلایەن دەنگدەری خۆیەوە سزا بدرێت بە هەمان شێوە ئیمانی بە دموکراسی نییە مەبەستم لەوەیە ینی ئەگەر وا بە یەکێتی نیشتمانی بۆ پۆستانە ڕازی نەبێ بە پێی ئیستحقاقی خۆی دیارە هەر بێ پەردە ئەڵێم ئیمانی بە پرۆسی دیموکراسی نییە وەگەر ناگەر تۆ ئیمانی بە پرۆسی دیموکراسی بێ وەک عەرزم کردی دوو بەرە هەیە بەرەی حکوومەت هەیە بەرەی ناحکوومەت یار هەیە نەیار هەیە کامێنت پێ خۆشە بێ هەڵی بژێری وەگەرنا ینی مامۆستا باسی چەند تەوەرێکی کرد لە ڕاستیە لێ پارتی کۆنتترۆلی وەکڵێ فەرمانگە حکوومیەکانی کردو ئەو باسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەکەوتوت بووە مەقەڕێکی پارتی بڵێ لە ڕاستیە وەکەڵێ من لێرەم حامی پارتی نیم بەڵام من ئەگەر حیزبێکی سیاسی بم 45 کورسی پەرلەمانم هەبێ ئەوە منم ڕسمی سیاسەتی هەرێمی کوردستانەکەم نەک حیزبێکی تر بە 2 کورسی و بە 3 کورسی و بە 5 کورسیوە وەک عەرزم کردی من ئەوەنە نقطەی زوعفم هەیە بەم 45 کورسیەوە کە تۆ بتوانین لە بەرەی نەیارە لە بەرەی ئۆپۆزیسیۆنە بتوانی کەسبی دەنگەکانی منیشی پێ بگەی بۆ خۆت ئەی بۆ ئەو بەریان هەڵنابژێری ئەخر ینی بەڕاستی ئەمە تێکەڵکردنی بابەتەکانە بۆیە کاتێک کە حیزبێکی سیاسی 45 کورسی پەرلەمانی هەیە حەقی خۆیەتی ڕسمی سیاسەتی حکوومەتی داهاتوو سیاسەتی ئەگەر وانە بێ ئەی حیزب بۆچی هەڵبەزەڕەنگە بڵێن ئەم جارە 45ەکەی جارەکەی تر مەسەلەن 38 بووە ئەم جارە 45 بووە بۆ نمونە بەڵێ بەسی هەشتەکەشەوە هەر ئەتوانم بڵێم هەر یەکەمیان حیزب بۆ لارێمی کوردستانە بەڵام ینی چەند تەوەرێکی باس کرد لە ڕاستی مامۆستا پارتی واجهەی کێشەکان بوون تەسەوەر ناکەم پارتی واجهەی کێشەکان بوو بێ ئێمە زۆر لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لە میدیا و لە سۆشیال میدیاوە یانوت کاکە کێشەی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی لەگەڵ بەغا مەسعود بارزانیە ئەگەر مەسعود بارزانی بۆ نمونە واز لە کورسی سەرۆکایەتی هەرێم بێنێ ئێمە هیچ کێشەمان نییە لەگەڵ مالیکیە لەگەڵ عیبادیە لەگەڵ ئیبراهیم جعفەریە مەسعود بارزانی کێشەی شخصی هەیە دەرکەوت کە کاک مەسعود بارزانی وازی لە کورسیەکەش هێنا کێشە شخصیەکان هەر چارەسەر نەبوو بەڵام بڕیارەکە ئێستاش لە ئەو نییە مەسەڵەن ئەو دەچێت بۆ بەغدا لەگەڵ عادل عەبدولمەهدی کۆ دەبێتەوە باسی کێشەکانی هەرێم بڕیارەکە لای ئەو نییە بەڵێ حەقوای خەڵک خۆی وەڵامی خۆی بداتەوە کاتێک ئەم پیاوە پۆسی سەرۆکی هەرێمی نییە بۆ ئەو پێشوازی گەرمی لێکرێ بۆ حکوومەت بێپەردە عادل عەبدولمەهدی بە حیزب سیاسیەکان ئەڵێ ئێمە تەنسیق لەگەڵ مەسعود بارزانیەکەینەوە بڕۆن لەگەڵ ئەو ڕێبکەون کە وایە ینی وەک عەرزم کردی من لەگەڵ ئەوانیم پارتی تووشی غوروری سیاسی بێ بە هیچ شێوەیەک چونکە کاتێک کە هەر حیزبێکی سیاسی تووشی غرور بوو ئەوە دڵنیا بە کۆتایی پێهاتووە باس دەوە ئەکات کە پارتی کێشە ناوخۆیەکانی خۆیان هەیە ئەزانی ینی وەکەیەکی لە بیرمەندەکان ئەڵێ مادام حکومی ڕۆما و ئەسپارتە و یۆنان ڕوخان هیچ حکومی هەتاسەری نییە ئەو لەوە دڵنیا بە هەموو حکومێک ینی حکمی سیاسی حکوومەت یان حیزبی سیاسی وەک جەستەی ئینسان وایە چۆن لە مناڵی گەشە ئەکا بە هەمان شێوە ئەپوکێتەوە کۆتایی بێت بەڵام من تەسەوڕ ناکەم و پارتی و کێشانەی هەبوو بێ کێشێنی ئێستا باسی دوو کاندید دەکرێت بۆ نمونە زۆر بۆ سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم بۆ نمونە باز لەوەکی کە سەرەتا دەیانەوەی سەرۆکی هەرێم یەکلا بکرێتەوە لە پەرلەمان دوای دەستی سەرۆکاتی
مثلا متمانەی پێدەبخشێ و دیاری دەکرێت اینجا سەرۆکی حکوومەت دیاری بکرێت. تەسەور ناکەم نە من و نەجەنابتونە کاکسەتی پیش ئاگامان لەو کۆبنەوەە بێ کە پارتی لە ناوخۆی خۆی ئایکا، بەڵام کاتێک کە سەیری پێدراوەکانەکەین بۆ دوو پۆستی هەرە گەورە لە هەرێمی کوردستانە کە پارتی استحقاقی خۆیەتی پۆستی ئەنجومەنی وەزیران پۆستی سەرۆکی هەرێم بە 2 ساعت کۆتایی پێهێناوتەوە کاندیدەکان ئێمە فەرمو حیزب سیاسیەکان تەعاملی لەگەڵ بکەن. لەگەڵ ڕێزم حیزبی وا هەیە تا ئێستا بەدەیان کۆبوونەوە لەسەر محافزێک ڕێناکەوێ، ئەین لەسەر قایمقامێک ڕێناکەوێ، لەسەر مدیرناحەیەک ڕێناکەوێ. وەک عەرزم کردی ئێمە کە دەرفەتێکمان بۆ گونجاوە قسە بکەین خەڵک لە ئێمە بگرێ، ئێمە بۆ ئەو قسە ناکەین کایەکە تێک بدەین، بەڵام خۆ ئەبێ واقعیش بخەینە بەرچاو. باشە کە پارتی لە 2 ساعت ئاتوانێت کاندیدەکانی خۆی یەکلایی بکاتەوە، چی بکات لەوە زیاتر؟ 1001 کێشەی ناوخۆی خۆی هەبێ، من ئەڵێم وانە احترامە لە ڕووی جەنابەت، من ئەڵێم وانە کێشەی نییە. ئەگەر کێشەی هەبوایە پێی دەرەکەوت 2 ساڵ بەو دەردەوە ئەتلاوە، بەڵام وا دەرەکەوێ وانە لە ڕاستیە. زۆر باشە، بەس سەبات بەوەی کە پێ دوایە ناکرێت کێشەکانی بۆ نمونەیمە کەرکووک لەگەڵ بەغدا لەگەڵ مەسەلەی پێکەنانی حکوومەت بێکۆ بەسترێنەوە. ئەزانی بۆچی ناکرێ؟ چونکە هەر یەکێک لە ئێمە کە ڕۆشتین لەسەر سنووەکانی دەنگدان بە هەموو قەناعەتمانەوەی من تەسەور ناکەم خەڵکێکە بێ بۆ ئەوە دەنگی دابێ گەندەڵی لە هەرێمی کوردستانە بەرقەرار بێ. ینی مەگەر هەر خەڵکێک وەکەڵێن ناتەواو بێ لەگەڵ حورمەتم، ئێمە هەمومان کە دەنگمانداوە بۆ ئەو دەنگمانداوە کە حکومێکی ڕەشید بێتە سەر حکم. زۆر باشە کاتێک کە یەکێتی نیشتیمانی کە پارتی دیموکرات بەر لە حملەی هەڵبژاردن بە ئێمە ئەڵێن وەرن بەس دەنگمان بدەنێ، ئێمە دواتر وەک عەرەب بەڵێ سەبەتە العەرش ثم النەقش، با ئێمە کورسیەکە جێگیرکەین دواتر نەقش و نیگارکێشێ گونجێنین. زۆر باشە دەیفەرمو ئێوە کورسیەکەی هەرێمی کوردستان جێگیر بکەن، کابینە هەرێمی کوردستان جێگیر بکەن، دواتر نەقش و نیگارەکان جێگیر بکەن. ئێمە ئەگەر بمانوێ پاکێجی کەرکووک، پاکێجی خۆرهەڵاتی ناوەڕاست، پاکێجی بەغا، پاکێجی حکوومەتی هەرێم هەمووی تێکەڵ بکەین، دڵنیا بەوە کورد دەڵێ بەردی گەورە نیشانەی نەتەقاندنە، ئەو کاتە بۆمان ناتەقێنێ کێشەکانمان کۆتایی پێنایێت، بەڵام وەکەڵێ گەورە دوورترین ڕێگا لە هەنگاوێک و دەست پێکە. ئێمە با هەنگاوی یەکەم کە خەڵکی هەرێمی کوردستان دەنگی داوە بۆ تەشکیلکردنی ئەم کابینەی ئەنجومەنی وەزیرانە، با کابینەکە تەشکیل ببێ. خۆ وەکەڵێ پارتی وێکێتی چەند تەجروبەیان هەیە کاکە ئەگەر تو وابزانی خەڵک حەزەکە کە یەکێتی تووشی ئەوە بۆ ناتوانێت بڕیار بدا، دڵنیا بە من جەنابەت خەڵکی هەرێمی کوردستان باجی ئەومان داوە کە یەکێتی بەداخەوە یعنی مەزدەری قەراری نەماوە، ئێستاش مەزدەری قەراری نییە تا ڕادەیەکی زۆر نەخێر. کاتێکە جەنابی مام جەلال هەبوو لە گەورەترین قەیرانەکانە ئاخر سەرکردەی سیاسی بەڕاستی سەرکردە پێویستە یاک وەکەڵێ تەرحی لابێ، سەرکردە پێویستە بۆ هەر کێشەیەک چارەسەری لابێ. لە گەورەترین کێشە لەگەڵ پارتیە کاتێکە وەکەڵێ برینەکان خوێنی لێ چۆڕە بە یەک سەفەری جەنابی مام جەلال بۆ مەسیح سەلاحەدین کۆتایی بە کێشەکان هات. جەنابی کاک مەسعود گەورەترین پێداگیریە کرد کاتێکە تورکەکان، ئێرانیەکان، ئەوروپیەکان، ئەمریکیەکان، عەرەبی سوننت داوای پۆستی سەرۆکی کۆماری عێراقیانە کردیان و با ئەم جارە کورد سەرۆکی پەرلەمان وەربگرێ. ئەمەنە فشار هەبوو، ئەمەنە وەکەڵێ ئەگەر لە ڕووی ناز و ئەگەر لە ڕووی زۆر ئەمەنە فشار لە جەنابی مام جەلال کرابوو وتبووی ئەگەر مەسعود بەرزانی قەناعەت بکە من وازە پۆستی سەرۆک کۆمارێنم، بەڵام کاک مەسعود قەناعەتی نەکرد. ئەمە بە قازانجی ئێمە شکاوە، خۆزگە ئەم سەرۆک کۆماری ئیستەشمان ئەو تەنسیقی لەگەڵ پارتیە بووایە. بەڵێ سوپاس دەکەم کاک سەرتی بەگەبگەرە وڵای بەڕێزت، ینی ئێستا یەکێتی نیشتیمانی بڕیاری ئەوەی داوە کە بەبێ ئەو ڕێکەوتنەی کە بەڕێزت وتت لە بواری دارایی بۆ نمونە لە کێشەی کەرکووک لە بەغداد لە مەسەلەی بڕیار ینی ناچێتە ناو حکوومەتەوە تا ئەم ڕێکەوتنە سیاسی نەکرێت. زین تۆ لەبا ئێمە هەندێک حقت هەیە خۆی بخەین ڕوو ئەوەیە کە یەکەم ئەو دەنگانی لە هەرێمی کوردستان هاتوونەتە دەست دەنگی حەقیقین. پارتی 45 کورسی نیە، پارتیەک دنیا تەزویری لە منتقی خۆی کردووە. باو من نایڵێم خۆم بینیوە بەو چاوانەی خۆم نە خەڵک بڵێن و من باسی پارتی دەکەم جارێت خوا بابێنە سەر حقەتەکە و خۆی. من لە هەولێر بینیوە لە سلێمانی نەمبینیوم، لە سلێمانی ناژیم، بەڵام گرەی لە هەموو پرۆسەی هەڵبژاردن کراوە لە هەرێمی کوردستان. پرۆسەی هەڵبژاردن لەوەی عێراق و گرەی زۆر کراوە و دەنگانی هاتوون دەنگی حەقیقینی. معقول نییە پارتی لە 45 کورسی 37 کورسی لە بادی نامبێنێ، 6 کاندید بەس لە ئامێدی بێنێ، لە ئەوە ناکرێ شتیوان نەبوو لە دنیا. تۆ لە زۆنێکی دیاریکراو کە نزبەی دەنگەکانی نزیکەی 125 یان ناگاتە 30 بەتاکی ناگاتە 30 کوردستان 37 کورسی بێنی بەدەست بێنی، ئەمە لە ڕووی منتقیەوە تەواو نییە. بەرحاڵ دووەمینیان پارتی 2015 کە نیسابی قانونی تەواو نەبوو لە ناو پەرلەمان، هەر پەرلەمانی داخست. ئەمە کەی دیموکراسیە؟ باسی دیموکراسی لە کوردستان با نەکەین، ڕەزاتانی دەکەم. لە کوردستان دیموکراسی نییە و کەسش بڕای بە دیموکراسی نییە. جارێ پارتی هەر بڕای پێ نییە، پارتی چ لە ناو حیزب بەخۆی بڕای پێ نییە و ئەوە سەحافە هەمووی لەسەر دەنووسی ڕەنگە من شتێ بینیمە بێ و چ لە حکومڕانیش بڕای پێ نییە. ئەمە یەکەم، یعنی حیزبێکی پشتاوپشتە ویراسیە کە هیچ ڕەبتی بە دیموکراسیۆ نییە. دووەم لە حکوومەتش 2015 پەرلەمانی داخست
و گۆڕان بە هەمان شێوە قەت بڕە بە دیموکراسی نەبووە گۆڕان هە دروست بوو ینی وەکو مەسەل لەعلا دروست بوو کەسی لە پەرلەمان کە نیسابی قانون لە بینی پارتیژەی تەواو دەبستە پرۆژە قانونێک دەبیان دەگرتە پەرلەمان ئێمە دیسان بڕیان بە دیموکراسی نەبوو و بۆ یەکێتی نیشتمانی کوردستانیش بە تەئکید ئەوە هەر حەق دەتوانین بڵێن ڕاستە بەبێ یەکێتی حکوومەت پێک ناهێنرێت ئەمە لە باسی دیموکراسی مەسلەی بڕیاردان هەر حزبێک زوو بڕیاریدە معناوی کە حزبێکی سەلیمە و دەتوانێت بڕیاری سەلیم بدە بڕیاری ڕفراندۆم دا پارتی بڕیاری ڕفراندۆمیدا ئەنجامەکەی زۆر خراپ ئەمە معناوی کە بڕیاری باش دەدەن بۆ یەکێتی نیشتمانی کوردستانیش کە درەنگ بڕیار دەدا معناوی کە بڕیاری خراپ دەدا ئەمە دیموکراسی و هەڵبژاردنە و تەبان یەکێتی نیشتمانی کوردستان و نێراتی خەڵک دەکات خۆ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان ماوەکەی بەسەر چووە ڕەنگە ئێستا لە ئێستادا نەتوان بەو ئالەتی جاران بڕیار بدەن دەبێ بڕیارەکە لە خوارە و گەڵاڵە بکرێ هێدی بڕاستەرەوە و یەکێتی ئێستا پرۆژە هەیە جیاواز لە هەموو کۆبنەوە گفتوگۆکانی ڕابردوو ئێستا یەکێتی بە وەرەقە چۆتە بەردەم گفتوگۆ چۆتە ناو کۆبنەوەکان یعنی وەرەقەیش تەسلیم کردوون هەڵێ دەمانێت پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بەو شێوە بێ نەوت بەو شێوەیە بێ پێشمەرگە بەو شێوەیە بێ لە بەغدا بەم شێوە بین و بالمناسبە شتێکی کەش دەمانێت بۆ 4 ساڵی داهاتوی پەرلەمان بەو شێوەی ئیش بکە یعنی یەکێتی وەرەقەی عەمەلی پێیە پارتی بەتاکید وەرەقەی عەمەلی خۆی پێیە هەموو ئەو شتانی کە باسی دەکەین با دوور کەونەوە لەوەی کە یەکێتی واو وەڵام ئەمە زوو بڕیاری نەدە درەنگ نەخێر یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا باشترین بڕیاری داوە و قاعیدەکەشی پشتیوانی دەکات وەگەر بەم شێوەش بەردەوام بڕیارێکی سەلیم دەدا و ئەو بڕیارانەی یەکێتی دەتوانم بڵێم ئەو پرۆژەی ئێستا یەکێتی پرۆژەی کۆمەڵی ئیسلامیشە و کۆمەڵی ئیسلامی من بۆ خۆم لە نزیکەوە ئاگادارم هەمان ئەو تێبینیانیان هەیە کە پێشتر یەکێتی هەیە بۆ ئێستاش یەکێتی و ڕەنگە گۆڕانیش بەشێکیان هەیەیان بێ معناوی کە ئەو تێبینیانە یەکێتی لە زەرری پارتیە لە زەرری پارتی نییە ئەمە لە زەرری ڕەنگە گروپێک لە پارتی بێ ئەمە لە قازازی خەڵکی کوردستانە کە پەرلەمانی کوردستان ببێتە مەرجەعی خەڵکی کوردستان ئێکا کە پەرلەمانی کوردستان تا ئێستا کە مەرجەعی خەڵکی کوردستان نیە نەتوانیوێتی ڕقابەیەکی باشی حکوومەت بکە نەتوانیوێت کاکە چەند ساڵێک وا بودجە نەتوانیوێتی بودجە دەربکە و نەتوانێتی ئەو ڕۆڵە ببینێت کە مەفروزە وەکو مەرجەع بیبێنێ لە بڕیارە سازەکان کە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە بەڵێ یەکێتی نیشتمانی کوردستان بەم شێوەی ئێستا من پێم وایە ناچێتە حکوومەت ئیلا ئەگەر گۆڕانێک بێ ینی خۆ دەزانێت مەفاوزات و گفتوگۆیە ئەوەی ئێمە باسی ڕۆژنامە نووس قسە دەکەم بەڵام سوارەوەی کە یەکێتی نیشتیمانی لە مەسلەی نەوتە ینی شەریک نەبووە لە مەسلەی پەیوەندیەکانی دەرەوە کە بەڕێزوتت پەیوەندیەکانی دەرەوە بۆتە مەقەڕێک بۆ پارتی ئایا شەریک نەبووە بۆچی ئێستا یەکێتی پرۆژەی هەیە دەیەوێت مەسەلەن 4 ساڵی بۆ 4 ساڵی ئایندە لەو بارەی ڕێکەوتن لەگەڵ پارتی بکات دەزانێت ئێمە حقیقەتێکەیە بۆ هەموو وازەحە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی هێز چەکداریان هەیە و ئاسایشیان هەیە و پارێکی زۆریان هەیە و عمقی ئیقلیمیان هەیە و عیلاقاتیش تایبەتی خۆیان هەیە ئەمانە هەمووی بەسەری کۆ بکەیتەوە دەبنە هێزی کاریگەر و بەبێ یەکێتی ممکنیە حکومڕانی لە هەرێمی کوردستان و یەکێتی لەوە گەیشتووە کە ئەو دەنگەی پارتی هەیەی دەنجی حەقیقی خۆی نییە و لەوەش گەیشتووە ئەگەر بێت و ڕێ بەو شێوە میکانیزمە بدرێ بەردەوام بێ ئەوە بەتەکید باردۆخێکی خراپ دێت لە کوردستان دێتە پێشەوە تەوازون تێک دەستی کاکە خۆ لە کوردستان من بۆ خۆم لە دەمی ئیسلامیەکانم ئەوە لە دەمی ئیسلامیەکان بیستوەڵێن ئەگەر یەکێتی نەبێ بەڕاستی مەوەزعمان زۆر خراپ دێ بکە ئەوەی پەیوەندی بە ئازادیەوە خۆ ئیسلامیەکان ئیسلامین و یەکێتیش علمانیە یعنی دوو لە ڕووی فکریەوە دوو هێزی دش بەیەکن کەسی یەکێتی بەڵانسە لە هەرێمی کوردستان یەکێتی بەم حاڵەتی بەم باردۆخی ئێستا ناچێتە حکوومەت و پێم وایە حکوومەتیش پێک ناهێنرێ پارتی دەیەوێت لە ئێستا سەرۆکی هەرێم هەڵبژێردرێ بۆ گرفتێک کە لە ناوخۆی خۆیان هەیە سراعێک هەیە لە ناوخۆی خۆی کپی بکاتەوە ینی ئەو بەڕێ دەربێنێ و ئەو زەریعێ نەهێ لە ناوخۆی خۆی دوایی سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت تەسمیە بکرێ دوایی گفتوگۆ لەسەر مەلەفەکانی تر بکرێت کە پەیوەندی بە بەغدا و بە کەرکووکەوەیە کورد لە پەرتەوازەی لە بەغدا زیانێکی زۆری بەرکەوتووە و من پێم وایە پرۆژەکەیەکی باش ئەگەر کورد لە بەغدا ینی هاوپەیمانیەک دروست بکە و بەرەقەیەکی عەمەلی وازحی هەبێ بۆ بەردەم لایەنە شیعی و سوننەکان ینی عەرەب بە شێوەیەکی گشتی بۆی پێیان بڵێ کاکە ئێمە دەمانێت هێز پێشمەرگە بۆ شێوەیە بگەڕێتەوە کەرکووک یان ئیدارەی ئەمنی کەرکووک بۆ شێوەیە بێ و ناوچەدا بڕاوەکان و دەمانێت بۆ شێوەیە سەدا حەفتی خۆمان سۆگرکەین لە میزانی عێراقی ینی ئەوانە خیشی خراپنی ئەگەر یەکێتی داوا بکە یعنی کەی خراپ ئەگەر ئەمە بکرێ بە ڕێکەوتنێک و لەسەر هەموو ڕێکەوین ینی بۆ یەکێتی پارتیوا باشترە مەبادی نوێ دابەندرێ بۆ ئەوەی گرفتێکی هاتە ڕێ چارەسەر بکەن یەک شتی زۆر مهمەیە ئەگەر گرفتە نێوان کۆمەڵی ئیسلامی پارتی دروست بێ
لە نێوان یەکگرتووی یەکێتی لە نێوان هەر هێزێک و یەکێتی پارتی دروست بێ من پێم وایە گرفت بۆ کوردستان ئەوەندە دروست نابێ ینی شڵەژانێک دروست نابێ بەڵام گرفت لە نێوان پارتی و یەکێتی دروست بێ گرفتی گەورە دروست دەبێ یان دەبێتە دوو ئیدارەیی شەڕی ناوخۆ دروست دەبێ ئەوە بارودۆخێکی یان لەو دوسێ ڕۆژێک کە گرژ بوو پارتی و یەکێتی بینیان بارودۆخی ئابووری لە کوردستان وەزعی زۆر خراپی بەخۆی بین کەواتە ئێمە پێویستمە بەهێمنی هەیە لە خلالی 2006 هەتا 2012 هەتا سەردەمی کە مام جەلال لەسەر ینی سەرۆک مام جەلال نەخۆش نەکەوت بوو بارودۆخێکی زۆر باش لە کوردستان سەخەمەلی بوو وەزعی اقتصادیمان لە ئێستا زۆر باشتر بوو ڕۆژنامە زۆر باش ئیشی دەکرد پەرلەمان قانونی زۆر باشی دەرکرد لەو فترەیە و لە ڕووی گەشەی ئابووریەوە گەشەیەکی باش ئەنێ بە هەمووی هەبوو دادگاکان وەزعیان باشتر بوو حکوومەت بوو جێی دەبردە پەرلەمان هەموو کەمکوڕی هەبوو بەڵام لە ئێستا زۆر باشتر بوو کەواتە ئێمە پێویستمان بە ئێمە هێمنی سیاسی هەیە بۆ ئەوەی بتوانین بەیەکەوە بژین سوپاس دەکەن بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بمێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوانلۆدی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارامدایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوانلۆدیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 فانسینێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاتان لەبێت بینەرانی بەرز کاکسیرۆنگ بگەرم بڵای بەڕێزت سەبارەت بۆی کە ئایا بەبێ یەکێتی نیشتیمانی ناتوانرێت حکوومەت پێک بهێنرێت من هەر لە دوای هەڵبژاردنەکەوتم هەڵەیە پارتی ئەگەر بیریش لەوە بکاتەوە بەبێ یەکێتی لەم گەڕا حکوومەت تەشکیل بکە وەک چۆن ئەگەر یەکێتی زۆرینەی کورسیەکانی بهێنایە هەڵە بۆ بیری لەوە بکردێتە بیتایە پارتی پاراوێزە خەم و حکوومەت تەشکیلەکەم چونکە بە ئێمە واقعی بین لە ڕاستیە وەک عەرزم کردی لە سەرەتاوە عەقڵیەتی ئێمە تایسە دیموکراسی قبوڵ نەکردووە کاتێکە دوو حیزبی سیاسی دوو قووەتی چەکداریان هەیە دوو ئاسایشیان هەیە دوو قووەتی وەکەڵێ ئەمنیان هەیە دژە تیرۆریان هەیە چەندین دەستگای تریان هەیە لە ژێرەوە وەکەڵێ تەفەهومی ئەمە ناکەن باشترین چارەسەر بۆ ئەمە چیە باشترین چارەسەر بۆیە ئەم دوو حیزبە بگەنە قەنەعەتێک کە بەیەکەوە ئیداری ئەم هەرێمی کوردستانە بدەن و ینی کاکسەتی کۆمەڵێک شتی باس کرد دەگەر ئیجازەم دەی هەر لەسەری هەڕات سەرقەڵەمێک باس بکەم باس لەوە کە ئەڵێ کە پارتی دیموکراسی نییە لە هەرێمی کوردستانە هەر لەناو خودی خۆشیە دیموکراسی نییە وەڵا خۆ من ئەوە بە جوانی پارتی ئەبینم تەمە ناکەم خەڵکێک کە ئەم قسە لە منە بیسیە خێرانی کۆنتڕۆڵەکە نەیگۆڕێت تا بۆی ڕوونەکەمەوە کە مەسئلە چییە چونکە لە زمانی عەرەبی شتێکی ئەڵێن لیسان الحال ئەنطق من لیسان المقال پارتی بە لیسانی حال بە زمانی حاڵ دەری بڕیوە کە لە ناو من حیزبی من بنەماڵەیە کێ قوبوڵی فەرمو بە خەڵکەوە نییە نا بەعەزت کەم باز بەس دەنابا ڕوونی بکەمەوە پارتی لە شەستەکان و ئەمەی داناوە حیزبەکەی حیزبێکی بنەماڵەیە بەڵێ ئیعلانی نەکردووە بەڵێ دەری نەبریوە بەڵام هەموو ئەو حیزبانێک کە ئیمڕۆ لە ساحە سیاسیەکەی کوردستان ئەو تیرە ژەهراوی ئەنێن بە پارتی وەڵێن پارتی بنەماڵەیە دەرکەوت کە خۆیان نەک بنەماڵەیی هەر شەخسین یعنی حیزب هەیە لەوەتەی دروست بۆ کەسێک سکرتێری گشتی بووە کاتێکە کەسەکە نامێنێ بۆ نمونە ئیتر ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ بۆ هیچ کەس نییە بیر لەوە بکات و بچێتە سەر کورسیەکەی جەنابی مام جەلال ئەم دیموکراسی لەکوێ دەی پارتیشتی وای نەوتووە بەڵام بە ئەندامەکانی خۆیڵێ بە کادرەکانی خۆیڵێ کۆمەڵ ئەکشت هێڵی سوورە پێتان خۆشە ناو پارتیە ئاوا بن پێشتان ناخۆشە این ئەرزی واسیە بڕۆن بۆ حیزب دیموکراسیانە بەڵام سیرەکە یان یەکێتی نیشتیمانی کاتێکە لە شەستەکانە فعلا لەسەر ئەو لە پارتیژیا بۆ کە پارتی بنەماڵەیە جەنابی مام جەلال و جەنابی مام سەبرای محمەد بەڕەحمەت من هەردووکیان حیزبێکیان دروست کرد حیزبێکی مۆدێرن وەکەڵێ نخبەی سیاسی ناو پارتیان هێنا دەرەوە ئەم حیزبیان دروست کرد لە پاش 50 ساڵ ئەو تا ئێمە بەرچاوی خۆمانەوەی بینین جێگرەکانی جەنابی مام جەلال ئەڵێن ئێمە لە ناوێکێتیایشمان بەدەست نییە نەک خەڵکێکی تر یخۆ پارتی وانە بۆ لە ڕاستیە ئەو حیزبانەی تر کە دروست بوون بزودنەوەی گۆڕان کە لە یەکێتی جیا بەوتی یەکێتی حیزبێکی بنەماڵەیە ئەوەی کە ئێمە خەباتمان بۆ کردن ناوێکێتیە وانە بوو
بۆیە ئێمە حیزب دروست ناکەین، ئێمە وەکڵێ بزوتنەوەیەکی شەقامی دروستەکەین. بەڵام لە ماوەیەکی کەمە ئەبینین چەندین مامۆستای زانکۆیەتە دەرۆڵێ ئەوەنەی کە کوڕەکانی جەنابی شخصی یەکەم کاری بەدەست ئێمەیشمان بەدەست نییە، مامۆستایانی زانکۆیەنە دەرۆ. یعنی زۆر نمونەم لە بەردەسایە کە جەنابی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان چەند ساڵ بەس خۆی ئەمیندار بوو، کاتێک کە 4 ساڵ لە ماڵەوە دانیشێ حیزبەکە ئیلتیجای پێکەن بە زۆر هێنەوە سەر کورسیەکەی خۆی، و ئەگەر دەرفەتیش بە من بدەی کۆمەڵی ئیسلامیش سیڤی لە زۆر خەڵکی زۆر وەرگرت بۆ وەزیرەکەی، بەتەنها مامۆستا یعنی کە زاوای جەنابی ئەمیندارە ڕێخەری کەسی یەکەمە ئەو پۆست ئەوەکەڵێ شەرەفی وەیە بوو وەزیری کوشتتوکاڵ وەرگێ. من قسەم لەسەر ئەوە نییە وەزیری کوشتتوکاڵ سەرکەوت بووە یان نا، من قسەم لەسەر ئەوەی ئەڵێم حیزبی کوردستانی فعلەن لەگەڵتم حیزبی بنەماڵەیە، ئەمە واقع ئەو نایشارینەوە. بەڵام یان یەکشت زۆر گرنگە ئەڵێ مامۆستاڵێ پارتی تەزویری کردووە، وەڵی من تەسەورم وایە خەڵکی شەرقی تەزویرەکە، بەڵام ئێمە نوێنەری سەر سنووقمان هەبوو وەکو ناوەندەکەی خۆم ناوەندی چاوی کورد بۆ توێژینەوەی سیاسی لە ڕاستیە بۆ ئەکادیمەوە توێژینەوەی سیاسی ئێمە نوێنەرمان هەبووە. یعنی ئەتوانم بڵێم هەڵبژاردننی ئەم جارە لە هەنێک شوێنە زۆر باشتر بووە، بەڵام ئێمە باوەکەڵێ بەوادرەکانی بەر لە هەڵبژاردن سیرکەین. کاتێک کە پارتی ئەتوانم بڵێم تەحەدای کرد لە ناو هەولێرە لە یەک ڕۆژە لە هەولێرە لە گەورەترین گۆڕەپانە وەکەڵێ کەرنەڤاڵی جەماوەری کرد لە هەمان ڕۆژە لە دهۆک و زاخۆش بە هەمان شێوە. ئەو خەڵکە زۆری کە هێنا سەر شەقەمەکان من هەر ئەو کاتە وتم کاتێک کە پارتیش دەنگێنێ ئەڵێن ئەمەش تەزویرە، ئێخۆ ئەو خەڵکە هات بۆ سەر ناو ساحە گۆڕەپانی یاریەکان خۆت هاوبەز ئێمە نەکرابوو، خەڵک بوو هاتبوو ئاڵای زەردی هەڵکردبوو لە ڕاستیە. ئێمە قسە لەسەر ئەوەکەین، قسە لەسەر سنووقی دەنگدان ناکەین، بەڵام لەگەڵ ئەمەشا قەناعەتم وایە خەڵکی لەم هەرێمی کوردستانە حەزەکە دەدەنگ بدات. بۆ چونکە سایکۆلۆژیای ئێمە وایە، چونکە باوەڕمان وایە ئیمانمان بە دیموکراسی نییە. یعنی یەکشت گرنگە زۆر ئەم تیرە ئەندێ بە پارتیوە ڕیفراندۆم ئاوای کرد بە هەرێمی کوردستان. طبعا بە فعلی ڕیفراندۆم زەرەریدا لە ئێمە، بەڵام زەرەری لێکیەدا، یعنی ئەگەر بە ئینساف وەڵسەنگانی بۆ بکەی ڕیفراندۆم ئەگەر زەرەرێکی دابێت تاقیتە نەزەری لە پارتیدا، تاقیتە نەزەرەری لە شخصی کاک مەسعوددا کە پۆستی سەرۆکی هەرێمی ئەو کاتە عەزل بوو، ئەو کاتە نوێنەرە دیبلۆماسیەکان پەیوەندیان پێوە نەکرد، ئەو کاتە وڵاتانی بەڵام ئەم پیاوە هاتە مەیدانەکەوتی من ڕیفراندۆم ئەکەم، ڕیفراندۆم ناکەم بە یەک مەرج، بەس تەنها وەسیقەیەک بدەن بە ئێمە لە سەعاتی سفریشە. طبعاً کە ئەگەر ڕیفراندۆمەکەش فەشەل پێ بهێنرایە ئەیانوت ئەو خۆی مامانزانی ڕیفراندۆم ناکرێ، 100% تەئکید بووین و مەسعودزانی بۆ بوو خۆی پێ دەربخا. زۆر باش ئەم پیاوەتی تەحملی ئەو مەسئولیەتە شەکەم، من لە دقەی سفریشە ڕیفراندۆم ئێمە فەشەلی پێکەینەوە، بەس تەنها یەک بەڵگەمان بنێ لە ئایندا کە بە مەسابەی ڕیفراندۆم بخوا، کە بە مەسابەی ئەوە بخۆ ئێمە ئیشمان بۆ بکرێت. کاتێک کە تۆ حسابت بۆ ناکرێ، کاتێک کە تۆ حکوومەتی عێراقی قووەتی لێ بڕێ، کاتێک هێزی پێشمەرگە میزانی و بودجێ بۆ نانێرێ ڕیفراندۆمەکەی. ئەم ڕیفراندۆمە ئەوە یعنی لەگەڵ ڕێزم خەڵک لە سیستەمی فیدرالی تێنەگەشتەوە، لە بەپێی سیستەمی فیدرالی ئەوەی کە حکوومەتی عێراقی دوای ڕیفراندۆم کردوێتی هەمووی سەلاحیەتی خۆیەتی، هەمووی مافی خۆیەتی، مەتارەکان مەرزەکان ئەبێت لەژێر کۆنتڕۆلی حکوومەتی عێراقیە بێ. بەڵام فعلەن پارتی زەرەری کرد، دەرگا دیبلۆماسیەکانی لەسەر داخرا، شخصی کاک مەسعود زەرەری کرد پۆستەکەی لە دەزا، بەڵام پارتی چۆکی دانا داوتی من ڕیفراندۆم کردووە تحملی مەسئولیەتی شێکم. بەڵام دوایش گەڕانەوە بۆ بەغدا، یان دوایش گەڕانەوە بۆ بەغدا. آخر زۆر پرسیارێکی جوانت کرد، دواتر دەرفەتم بەرێ، دواتر دەگەڕێمەوە لای بەڕێز بۆ پارتی گەڕاوە بەغدا، دواتر دەگەڕێمەوە لای بەڕێز. کاک ئێستاتی بەگەر بڕێمەوە لای بەڕێزت، ئێستا لەسەر مەسەلەی ئەو داواکارانێکی یەکێتی نیشتیمانی هەیە، هیچ وەڵامێک لەلایەن پارتیەوە بۆ مەسەلەی بۆ نمونە کەرکووک یەکلا بکرێتەوە کە ئێوە داوای دانانی پارێزگارێکی نوێ دەکەن، مەسەلەی پۆستی وەزارەتی داد، مەسەلەی مامەڵەکردن لەگەڵ سەرۆک کۆماری عێراق، هیچ وەڵامێک و نەرمیەک هەیە بۆ داواکارانی یەکێتی نیشتیمانی؟ من وەکو ڕۆژنامە نووسکە دەکەم نەک لە باتی یەکێتی، ئەوەی ئێمە زانیومانە پارتی جۆرێک لە هاتنە پێشەوەی هەبووە و تەبعاً ئەگەر پارتی بێتە پێش یەکێتیش مەفروزە بچێتە پێش. تەفاهومێکە بۆ سەبارەت بە بەغدا ڕەنگە پارتی لاری لەوە نەبێ کە هاوپەیمانێک دروست بکرێ یان وەزیری داد بدرێت پێ یەکێتی، ڕەنگە ئەوانە ینی وەکو مەبدە کۆمەڵێک پێشکەوتن هاتووتەوە، ینی لێک تێگەیشتن دروست بووە، بەڵام خۆ گرفتی دیکە هەرماوە، ڕەنگە پێویستی بە وەخت هەیە بۆ چارەسەرکردن. بۆ نمونە پارتی دەخوازێت لە یەکەم کۆبنەوەی پەرلەماندا یەکسەر قانونی سەرۆکایەتی هەرێم تعدیل بکرێت، سەرۆکی هەرێم دابەندرێت، کە ئەمە ڕەنگە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستی بە وەختە بێ، ڕەنگە یەکێتی پێی وا بکەوە تعدیل بکرێت ئەو مەلەفە لەم کاتدا. ینی ئەمە پێویستی بە بڕیاری خەڵکی کوردستانەوەیە مەسلەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کاتی خۆی کە لە ڕێدەنگدانی گشتیەوە دروست بووە. ئێستا پێویستە ئالێتێک میکانیزمێک بدۆزرێتێ بۆی لایانی کەم لایەنە سیاسەکان هەمووی ڕازی بن لەسەرەوە، دواتر ئەم مەرەفە بە جۆرێک لە جۆرەکان چارەسەر بکرێت و تەسمیەکەش دوای قسەی لەسەر بکرێت چێ سەرۆکی هەرێمی لە پارتی بە پارتی ڕاست 45 کورسیەنەوە، بەڵام مەفروض نییە
سەرۆکی هەرێم لە پارتی بێت سەبارەت بە پرسەکانی تر مەسەلەن ڕەنگە گفتوگۆ لەسەر ئالیەتی شەفافکردنی نەوت بکرێ ئەمە پێویستی بەوەخت هەیە چونکە ئەمە دوو دیوێ دیوێکی قانونی دیوێکی سیاسی دیوە قانونیەکە بریتێ لەوەی کە مەفروضە حکوومەت ئەو چوار کۆمپانیایەکە لە قانون نەوت هاتووە زوو تەسمیە بکرێن و چارەسەر بکرێن و بە قانون ڕێک بکرێن و ئیش بکەن ئەو کۆمپانیا بۆی ئەو نەوتێکە دەفرۆشتێ بزانین ڕێژەکە دەفرۆشتێت چەندە دوو بەچێ دەفرۆشتێ و بە چەند دەفرۆشێ و پارەش کە دەگەڕێتەوە و ئەو زەریبانێکە لەسەر فرۆشتن و ینی ئەوەی کە وردەکاری نەوتە بزانرێت و ئەوەی پەیوەندی بە بڕیاردانەوە لە هەرێمی کوردستانەوە ینی بڕیاردان بە زۆرینە و کەمینە نەبێت لە کوردستان پارتی 45 کورسی هێناوە بەڵام ئەو 45 کورسیا هی خۆی نییە لەبەرەوەی وەکو باسم کرد بەشێکی تەزویرە و بەشێکی پەیوەندی بە کەمیسیۆن لەسەر سندوقی دەنگدانەوە هەیە لە هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی گشتی خەڵکیش زۆر کەم بەڵی کاک سەتی دەنگدان بەرحاڵ ئەو کۆمەڵێک و کار هەیە لەبارەی کەرکووک و لەبارەی کەرکووک و دانانی پارێزگاری بۆ کەرکووک سەر و کۆمار سەرۆکۆمار تێپەڕی پارتی پێشتر مەلا بەشەری دەستنیشان کرد بوو دوای لەو ململانەی ناوپەرلەمان پارتی نەیتوانی سەرکەوتوو بێ کە کاندیدەکە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوت ئەمە گرژی لە نێوان هەردوولا دروست کرد کە من بۆ خۆم پێم وا بوو دەبووە ڕێکەوتن بکرێ باشتر بوو بەبێ گرژی ئەو بارودۆخە تێپەڕێ بۆ پارتیش باشتر بوو بۆ عیلاقەیەک لەگەڵ سەرۆکی کۆماردا دروست بکەن چونکە سەرۆکی کۆمار ڕەمزێکی گەورەی لە عێراق و بۆ هەمووان پێویستە نەکرد بۆ پارتی و سەبارەت بە کەرکووک پارتی زۆرێک لە نەرمی نواندووە کە ئەندامەکانی خۆی بگەڕێنەوە ناکری پارتی بەردەوام بێ لەوە ڕێگە لە دروست لە لە تەرشیحکردن و بوونە پارێزگاری کوردێک بگرێت لە زیاتر لەوە چونکە مەسئولی یەکەمە ئێستا پارتی ڕاستە پارتی زۆرینەی دەنگەکانی ناو ئەنجومەنی پارێزگار نیە بە سەبەبی ڕێککەوتنێکی کۆن کە 2005 کراوە لە نێوان پارتی وێژێتی کورسیەکان دابشکراوە وەکو یەک نۆ بە نۆ بووە دوای ئەوانی یەشێتی زۆر بەشێکیان تەقاعد بوون و نەخۆش بوون و پۆستیان وەرگرتووە لەو ڕێژەیە کەمتر بۆتەوە معناوە نییە کە پارتی لە ئێستاوت بەردەوام بێتتر هەر بەردەوام بێلەوەی کە ڕێگری لە پارێزگاری لە دانانی پارێزگاری چنی بۆ کەرکووک کە کورد بێ و بتوانێت بەشێک لەو گرفتانە چارەسەر بکە کە لە دوای شکستی ڕفراندەوە بەسەر کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکاندا هات و من پێم وایە ئەوان زۆرێک لە نەرمیان نواندووە بەڵام ڕەنگە ئەوانش پێیان باش بێ ئەو کەسی کە دەبێت بە پارێزگار مساهمەیان هەبێ لە دانانی لە دەستنیشانکردنی ئەو کەسە یان لەوانێتی بینیان لەسەر ئیدارەی دوایی پارێزگار هەبێ ینی هەندێک گوردەکاری هەیە ڕەنگە لە کۆبنەوەکان باسکرا ئێمە نەیزانین یان پێویست بێ کە لە کۆبنەوەکانی داهاتوو ڕێککەوتین لەسەر بکرێت تەرحی نوێ بخرێتە پێشەوە سەبارەت بە هەرێمی کوردستانی بەوەی پەیوەندی بە پەرلەمانەوە یەکێتی ڕەنگە پێی باش بێ بۆ 4 ساڵی داهاتووی پەرلەمان مەسەلەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان لە ئێستاوە لە کۆبنەوەکان یەکلایی بکرێتەوە چونکە پارتی تا ئێستا کە ڕێگری دەکردەوەی لە 2015 کە پەرلەمان داخرا و حکوومەت شکستی پێهێنرا و بۆ حکوومەتێکی شەلل لەسەرەوە بکە سەرۆکی هەرێم ناو خەڵک هەڵبژێردێت ئێستا پارتی بۆ خۆی لەبەرەوەی سەرۆکی پارتی کە ماوەکەی بۆ درێژکرا و دوایەوە بە غێر قانونی لە ئەنجومەنی شورا درێژەی بە سەرۆکایەتەکەدا هی خۆی نەبوو دەیانێت ئێستا ناو پەرلەمان هەڵبژێردرێ ئەمە ڕەنگەیەکێتی بڵێ بۆ پێشترەوە بۆ ئێستا ینی مەفروض ئەمە لە ڕووی قانونیەوە لە ناو دەستور چونکە بە دەستورە بۆ ماوەیەکی درێژە و تعدیلکردنی زەحمەتە ئەمە چارەسەر بکرێ و لە ناو دەستوردا کۆمەڵێک پرس و بابەتی تر هەیە هەر دەبێت لە ئێستا گفتوگۆ لەسەر بکرێ مەسەلەی سنوورە لە هەرێمی کوردستان ینی مەسەل ینی ئەوەی کە پەیوەندی بە ڕسمی خەریتەی داهاتووی هەرێمی کوردستانەوەی پێویستە بابەتە گرنگەکان پێشەوە بچینە ناو پەرلەمان ڕێککەوتین لەسەر بکرێت بەڵێ سوپاس دەکەم کاک سیروانی بکەرم وڵای بەڕێزت قسە لەسەرەوەکەن کە پارتی بۆ گەڕایەوە بۆ بەغداد بەس قسە لەسەرەوەی بۆچی پارتی دەوێت مەسەلەن دوای خوێنەوەی بەڕێزت بۆەوەی کە پارتی دەوێت مەسەلەن دوای هەڵبژاردنی سەرۆکایەتی یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە دوای پرسی حکوومەتێک لا بکرێتەوە ئەولەویەت بۆ خەڵک باشتر کامیان باشترە مەسەلەن سەرەتاوەیەک لا بکرێتەوە یان حکوومەتێک ئەزانی کاک حەکی من باوەڕم وایە ئەگەر هەر خودی دانوستانیانی چیانی دانوستان کاتێک کە پارتی ئەوێ لەگەڵ یەکێتی دانیشێ پی ئەدا و لێشی ئەسانی یەکێتیش بە هەمان شێوە بۆ گۆڕان بە هەمان شێوە بۆ حیزبێکی تر بە هەمان شێوە یعنی من زۆر جار نمونەیەکە یانمەوە یەکێک لە فەیلسوفەکان کە سێ کتێبێکیان نووسیوە گێتینگ تو یەس چۆن بگەین بە بەڵێ نمونەیەکە هێنێتەوەڵێ دوو کارمەندی کتێبخانەیەک کێشەیان بوو دەمەقڕەیان بوو لەسەر چی یەکیان ئەوێت من نەخۆشم گەرمامە بێ و پەنجەرە بکرێتەوە هەوا بێتە ژوورەوە تەنگە نەفەسە بم ئەوی تریشانەوێت ئەگەر ئەم پەنجەرە بکەینەوە هەواکە شێدارە کتێبەکان دەستنووسە خراپە بن دەمەقاڵەکە گەشتە سەرۆکی کتێبخانەکە سەرۆکی کتێبخانەکە هات کە سەیری کرد فعلەن قسەی هەردووکیان تەواوە
ڕاستەکەن هەردووکیان هات چی کردوتی پەنجەرەی ژووری ئەو دیواکەینەوە با لەو دیوە هەوا بێت هەم بۆ تۆش باشە بۆ ئەویش باش من باوەڕم وایە هەمیشە پەنجەرەیەک هەیە بیکەینەوە بە قازانجی پارتی وێکێتی بشکێتەوە هەمیشە پەنجەرەیەک هەیە بیکەینەوە هەردوو لەلەی سوودمەند بێ بەڵام بەڕاستی یانی با پرسیارە جەوهەریەکە ئەوەی ئایا عیب نەبوو پارتی گەڕاوە بە بەغا ئایا عیب نەبوو کاک مەسعود دوای ئەوەی کە ئەو حسابی ئەوەنە بۆ دووەلی ئەوروپاش ناکەم حسابی ئەوەنە بۆ بەغاش ناکەم خۆی بە پێی خۆی گەڕاوە بە بەغا ئەمە خەڵک زۆر ئەمە پرسیارە لای بەڵام بۆ ئەوەی وەڵامی ئەمە بدەین و با چەند سمپڵێک وەرگین چەند نمونەیەک وەرگری بۆ نمونە من تصور ناکەم و جنابی شد ئەوەی گوێ لە دەنگی ئەمێ تصور ناکە پارتی بەقەد ئەمریکا بە قووەت بێ قەت شتیوانی قابلی قوبوڵنی ئەمریکا چەند جار لە کەناڵی نافەرمی خۆیەوە لە کەناڵی فەرمی خۆیەوە جاری داوتی شتێک نەماوە ناوی حکوومەتی بەشار ئەسەد بێمە تەعاملی لەگەڵ ناکەین کۆتایی پێ هاتووە هیچ نەماوە لە کاتێکەوە بەچای هەموو عالەمەوە جێشەکەمە کشێنمەوە حکوومەتی ئەسەدیش بەرقەرارە ئاسان ئەوە ڕۆژ لە ڕۆژ ناوچەکان داگیرەکاتەوە بۆ چونکە وا بە بەرژەوەندی ئەمریکا ئاشکێتەوە زۆر باشە تورکیا کاتێکە فڕۆکەی رووسیا ئاخاتە خوارەوە رووسیا داوای لێکەڵێ با دانیشتن بکەین ئەڵێ نەک دانیشتن هەر حسابیشت بۆ ناکەم ساڵێکی پێ ناچێ سەرۆکی تورکیا خۆی بە قاچەکانی خۆی چێ بۆ مۆسکۆ لەگەڵ ڤلادیمیر پۆتینە دانیشێ بۆ دروستکردنەوەی پەیوەندیەکان بۆ چونکە زانێ بە قازانجی تورکیا ئاشکێتەوە ترامپ و کیم جۆن ئۆن سەرۆکی کۆرەی باکوور سوکایەتیان بە شخصی یەکتریە کرد کاتێک کە سەرۆک تۆ جەنابی مامزەلال کە سەرۆک کۆماری عێراق بووە ڕەمزی بەدەر لە عێراق ڕەمزی هەموو کورد بووە کەسێک کە سوکایەتی بۆ کرد بێ سوکایەتی بە من و جەناب تۆ دەرسەر مێزە وازەوە بێنە من پارتی مێکێتی هەرچی هەم بەڵام مەبەسمەوەیە ئەوان سوکایەتیان بە شخصی یەکتریە کرد بە مەنا سوکایەتیان بە هەموو شعبی یەکتریە کرد ئەمە ئەو پیرێکی خەڵفا و ئەوشێ ئەو قەزەمێکی کورتە باڵایە سیرەکەی لە ماوەی 3 مانگە دانیشتن بێکەوە کۆبوونەوەی قیماکەن زۆر باشە وەزیری خارجی ئێران جەنابی محەممەد جەواد زەریف کاتێک کە دوای ڕێفراندۆمەتی کارە بارزانی دەرسیاست تەمام شد ئەسان شتێک نەمانایی بەرزانی بێت لە سیاسەتە ساڵێکی پێناچی خۆی بە خاچەکانی خۆی یەت بە مەسەد سەلاحدین بەلای کاک مەسعود باشە پرسیارە جەوهەریەکە ئەوەیە یعنی تۆ تەسەور ئەەکەی پارتی لە وەزیری خارجی ئێران لە کیم جۆن ئۆن لە ترامپ لە ڤلادیمیر پۆتین لە ئەردۆغان لەمانە هەمووی بەهێزتر بێ نەخێر خودی سیاست وایە سیاست پرۆسەیەکی مەرنە بەڵام ڕەنگە بڵێن خەڵک بڵێ ئەمە لە پێناو بەرژەوەندی وڵاتەکانیان کە بەزە ڕەنگە و لە پێناو بەرژەوەندی حیزبیەوەی کردەوە ئەگەر لە بەرژەوەندی حیزبی بۆیە پارتی وا بەرژەوەندی بۆ ڕێفراندۆمی نەکردایە چونکە کۆمەلگای نێودەوڵەتی تورکیا ئێران هەمویان تەکلیفیان لێ کرد کە ئەم ڕێفراندۆمە مەکە بە قازانجی خۆ تەشکێتەوە من تەسەورەکەم و دڵنیاشم پارتی ئەگەر ڕێفراندۆمی نەکردایە چەندین ساڵی تر یعنی پۆستەکانی مەحکەمترە بوو حکمی بنەماڵەیی بەرقەرارە بوو بەڵام کاتێک کە پارتی ئەمەی کردووە مجازەفەی بە مەساحەتی خۆی کردووە کاتمە زۆر کەمەوە سەبارەتەوەی کە ئەولەویات ئایا وا زەرورە مەسەرەن سەرەتا سەرۆکایەتیەری مێکلا بێتەوە بۆ دۆخی کوردستان یا حکوومەت پێک بێنرێت ئەولەویات والله لە ڕاستیا پۆستی سەرۆکی هەرێم پۆستێکی ینی پۆستێکی وەکەڵێ تەنفیزیە پۆستێکی تەشریفی نییە تۆ وڵایکی بەدەست نییە کاتێک کە پۆستی سەرۆکی هەرێم وەکەڵێ دەسەڵاتەکانی نەمابوو دابەشکرابووی ئەمە خەڵکی هەرێمی کوردستان قازانجمان نەکردبوو کاتێک کە پۆستی سەرۆکی هەرێم هەبوو تۆ وەکەڵێ سەرۆکی هەرێم تەمسیلی هەموو هەرێمی کوردستانەکە تەمسیل ئێمە بینیمان سەرۆکی وڵاتە هات لای سەرۆکی هەرێم دابەزی بۆیە تەفعیلکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم من بە ئەولەوێتی کاری ئەزانم خۆشاییدا ینی عفوم کەگەمەوت ئاگام لەوە نییە کە پارتی ئەوێ لە پێشا پۆستی سەرۆکی هەرێم تەفعیلکە بۆچی باولەوێتی دەزانی من مەبەستمەوەی لە بەرەوە سەرۆکی هەرێم تەمسیلی هەموو شعبی کوردستان ڕەنگە پێگەنانە حکوومەت زیزانی زۆریەوە بۆ خەڵک بڵێن ئەولەویەت ڕەنگە حکوومەت باشتر بێ بەڵام لەبیرت بێ سەرۆکی هەرێم دەسەڵاتێکی جێبەجێکردنە ئەوش تەنفیزیە سپاسینە کاک سەرتیب کاتشمان کەمەوە بە سەبارەتەوەی ئەوێ و کێکێتی نیشتیمانی مەترسیەوەتان نییە کە بەبێکێتی بۆ نمونەوەکو 2013 پۆستەکانیەوە بە بەتاڵی جێبێ هەڵدرێن مەسەلەن پارتی و گۆڕان بێکەوە حکوومەت پێک بێنن من وەکوتم وەکو ڕۆژنامە نووس قسە دەکەم وەکو یەکێتی قسە ناکەم بەڵام حتممە کادیرێکی وانە پارتی دەست بۆ ئەو بابەتە ببە پێمانە پارتی دەست بۆ ئەو خیارە ببە و گۆڕانش لەوە دڵنیایەکە حتا ئەو گفتوگویانە نێوان گۆڕان و پارتی ئێستا کە بەڕێوە دەچێت هیچ جەدوای نییە ببێ ڕێککەوتنی پارتی و یەکێتی و لە 2013 ڕاستە پۆستەکان بەجێهێڵدران بەڵام ڕێککەوتن کرابوو لەس لەگەڵ یەکێتی و هەندێک گوردەکاری مابوو جێهێڵدرا بۆ یەکێتی و ئیلا بەبێ یەکێتی حکوومەت پێگەهێنرێت بۆ ئەم جارە ڕەنگە دۆخەکە زۆر ینی خەستر بێ بۆ پارتیش و بۆ لایەنەکان کە بەبێ یەکێتی ممکن نییە ئەو کاتە یەکێتی هێزی سێم بۆ ئێستا هێزی دووەمە بەبێ یەکێتی ناتوانرێت حکوومەت پێک بێنرێت و پارتی تەفاهمی ئەوە شتەکە کە بەبێ یەکێتی ناتوانێت حکوومەت پێک بێنێ و لە کۆبنەوەکانش کۆبنەوەی دوو هێز نییە 145 کورسی هەبێ 22 کورسی هەبێ 20 کورسی هەبێ کۆبنەوەی دوو هێزەکە وەکو 150 کورسیان هەبێ پارتی ئەو ڕاستیە وەکو خۆی تەفاهم کردووە یەکێتیش داوای نەکردووە تەعامل لەگەڵ بکرێت وەکو 45 کورسیە و داوای کردووەکەوە زۆرێک لە تەوازون لە دابەشکردنی پۆست و لە بڕیاردان دەبێت بەشدار بن و شەراکەتێکی حەقیقی هەبێ و
بەڵێ کە کاتم نەماوە پێ دوایە بەم زوانە حکوومەتەکە تەشکیل بێت کاتم نەوە سوپاس دەکەم بە کوردی. تا دوێنێ پێرێ کۆبنەوەکان باش بوو بە پێم وایە تاخیر دەبێ ڕەنگە زیاتر لە مانگی ترمان پێ مانگێک تا 2 مانگێک بخایێنێ. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێزان سەرتیب جەوهەر کادیری پێشکەوتوی یەکێتی نیشتمانی کە لە هەورێرەوە لەگەڵمان بووی هەروە سیروان حەمە شەریف لێکۆڵە لە ناوەندی چاوی کورد کە لە سەرەکی لەگەڵمان بووی. سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ.